ژمارەیەک لە دەرچوانی زانکۆ پەیمانگاکانی کەرکووک لە بەرامبەردا نەمەزراندنیان جارێکی تر خۆ پیشاندانیان کرد. لا خۆپیشاندانی هەفتەی ڕابردوودا بڕوانەمەکانیان سووتاند و لا خۆپیشاندانی ئەم هەفتەیەشدا وێنەی وەزیری پەروەردەی عێراقیان هێلکەباران کرد و دواتر سووتانیان. خۆپیشاندەران دەڵێن نادات پەروەری زۆر بەرامبەر کەرکووک دەکرێت و لەو پلە وەزیفیانەی وەزارەتی پەروەردەی عێراق بۆ کەرکووکی دیاری کردووە 372 پلەی وەزیفیە لە کاتێکدا بۆ شارەکانی دیکەی عێراق زیاتر لە 2 بەرامبەر دیاری کراوە. هەندێک شار هەیە نزیکەی 2000 پلەی دامەزرانی بۆ تەرخان کراوە. باشە یعنی بۆچی تەنها کەرکووک 372 پلەی دامەزراندنی هەبێ لە نێویش یا بەشی خوێندنی کوردی نەدرێت. خۆپیشاندەران بەشێک لە فرامۆشکردنەکانی بەرپرسانی بەغدا بەرامبەر کەرکووک بۆ کەم تەرخەمی نوێنەرانی کەرکووک لە بەغدا دەجێڕنەوە. تەنانەت بۆ بەشی خوێندنی کوردی لە پەروەردەی کەرکووک تەنها 6 پلەی دامەزراندنیان دیاری کردووە. بۆڕاستی ئێمە داواکارین لە جەنابی پارێزگار و نوێنەرانی کورد لە بەغدا داکۆکی لە مافەکانی ئێمە بکەن. بەڕاستی جیاوازێکی زۆر بەرامبەر ئێمە دەکرێت. ئێمە پلەی وەزیفی لێرە 372 دەرەجە هاتووەوە لە باشوور و ناوەڕاستدا دەرەجەیەکی زیاتر لە هەزاران هاتووەتەوە بۆ ئێمە. بەڕاستی نەحەقێکی زۆر بەرامبەر ئێمە دەکرێت. گواستنەوەی دەسەڵاتەکانی دامەزراندن بۆ وەزارەتی پەروەردە کێشە و گرفتی بۆ پەروەردەی کەرکووک دروست کردووە و تەنانەت دەسەڵاتی دامەزراندنی خزمەتگوزارێکیشیان نییە. گەورەترین دائیرەی ئەم شارەین دەسەڵاتی ئەوەمان نییە یەک کارگوزار تەعیینکەین، یەک کارگوزار تەنانەت یەک کارگوزارێ کە ئاڵگۆڕشکەین لە شۆن کارگوزارێکی تر کە واز دێنێ یا تەقاعود دەبێتن. جا بۆیە ئێمە دەسەڵاتەکان بەڕاستی پێدان بڵێم لای ئێمە نییە. دارچوانی کۆلێژی پەروەردەی کەرکووک دوای چەند کاتژمێرێک لە دەربڕینی ناڕەزایەتی هاوشێوەی هەفتەی ڕابردوو کۆتاییان بە خۆپیشاندانەکە هێنا. سیروان ئەنوەر NRT